لە مەراسیمێکدا تیروپشتی خولی نایابی کوردستان بە ئامادەبوونی نوێنەری یانەکان ئەنجامدرا. سەرەتای مەراسیمەکەش قورئان خوێندن بوو لەلایەن مامۆستا هۆگر شێخ محەممەد گۆڵپارێزی یانەی چاڵقورنا. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. لە هەفتەی یەکەمی خولەکە کەوا بڕیارە چوارشەمە و پێنجشەممەی داهاتوو ئەنجام بدرێت، ڕانیا میوانداری دەربەندیخان دەکات، سەی سادق پێشوازی لە دۆک دەکات، ئاکرێ دەبێتە میوانی زاخۆ، هەندرێن میوانداری پێشمەرگەی هەولێری هاوشاری دەکات، چوار قوڕنا پێشوازی لە هەولێر دەکات، سۆران دەبێتە میوانی شێروانە، ئارەڕاتیش میوانداری سیروانی نوێ دەکات، شەقڵاوەش پێشوازی لە برایەتی دەکات. ئێمە وەکو یانە پێشمەرگە کە ساڵی پار ئەو سێ نازناوەمان بەدەستینە، هیوادارم یانی ئەو سێ نازناوە ببێتە پاڵنەرێک بۆ ئەوەی بەگڕوتینەوە بتوانین ئەم ساڵیش لە پلەکانی پێشەوە بین هەر هیچ نەبێتن، ینی بتوانین پلە یەکەم بەدەست بێنین. سەبارەت بە پرسیاری دووەمیش ڕاستی تیروپشکەکە دەستخۆشیان لێ دەکەم، بەڵام لە هەندێک یاریدا ینی وەکو بۆ ئێمە زۆر قورسە، ینی گەڕی سێم و چوارەم هەردوو یاریەکانیان لەسەر یەک لە دەرەوەی مەلعبی خۆمانە، گەڕی پێنجەم و شەشەمیش ینی هەردوو یاریەکان لە دەرەوەیە. زۆربەی گەڕەکان بە نسبەتیانەکەمان ئەو هەیە، تەنها ئەوتێبینیەمان هەیە، ینی بۆ ینی تەنها یاری ئێمە یانە ئێمە دوو یاری لەسەر یەک لە دەرەوە یاریگای خۆمان هەیە، دوو یاریش لەسەر یەک لە ناو یاریگای خۆمان هەیە، ینی زۆربەی یاریەکان ینی هەتا تەماشا گەڕی هەشتەم و نوێم بکەێت، دەیەم و یازدەم بکە، ینی بەو شێوەیە. طبعاً تیروپشکەکە بە شێوازێکی زۆر سەردەمیانە بەڕێوەچوو دەستخۆشی لە یەکێک تۆپی کوردستان دەکەم. ئێمە لە یانێڕانیا هەستەکەم لە قوڕعکە تۆزێ بێشانس بووین، چونکە لە 6 یاری یەکەم 4 یاریمان لە دەرەوە یاریگای خۆمان دەبی، بەڵام ئیشاڵڵا ئەمە ئامادەینە بۆ ئەم تەحەدیە بەهێزە. یاریەکانی خولی نایابی کوردستان بە بەشداری 16یانە و بە 30 هەفتە بەڕێوە دەچێت، وا بڕیارە 5 ڕۆژ جارێک هەفتەیەکی خولەکە ئەنجام بدرێت تاوەکو تا کۆتایی مانجی 5 ساڵی داهاتوو خولەکە کۆتایی بێت. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.